میوانە بەڕێزەکان هەڤاڵان بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. ئەمڕۆ لێرە کانەدا کۆبووینەوە بۆ یادکردنەوەی شەهیدی نەمر شەهید ڤیان سۆران و لەسەر ئەم ئەساسەش هەڤاڵانم داوەتی دەقەیەک ڕزگرتن دەکەم بۆ گیانی پاکی شەهیدان. شەهیدان خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتەن. شەهید نامرن. ئەمڕۆ ساڵیادی شەهیدبوونی هەڤاڵ ڤیان سۆرانە. هەڤاڵ ڤیان سۆران لە ساڵی 1981 لە گەڕەکی خەبات لە شاری سلێمانی لەدایک بووە. هەڤاڵ ڤیان هەر لە مناڵیەوە حەز و خولیایەکی ئازادانەی هەبووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی خوێندووە، بەڵام سەربارەوەی کە دەرسیشی خوێندووە گوتوێتی خوێندن نامگەیەنێت بەو ژیانی کە من دەمەوێت، واتا بە ژیانم نادات و لەسەر ئەوە دەگەڕێت بە دوای ژیانی ئازاددا. دژی نەتەوە کۆنە پەرستەکان دەوەستێتەوە و دژی چەوسانەوە و داگیرکاری و ژێردەستەی دەوەستێتەوە، دەگەڕێت بە دوای ژیانێکی ئازاد و مێژووی و سەربەرزانە بۆ خۆی و بۆ گەلەکەی و نیشتیمانەکەی. و کاتێک کە دەگەڕێت بە دوای ژیانێکی ئازاددا بەشداری شۆڕشی پەکەکە دەبێت لە ساڵی 1997. کاتێک کە بەشداری شۆڕشی پەکەکە دەبێت دەڵێ کاتێک کە من بەشداری ئەو شۆڕشە بووم هەستم کرد کە تازە لەدایک دەبمەوە، هەست بە ژیانێکی نوێ دەکەم، دوور لە چەوسانەوە و ژێردەستی دواکەوتویی، دوور لە زیهێنێتی دەسەڵاتداری. دەڵێ من تازە هەست بە ژیان دەکەم. و کاتێک کە بەشداری ئەو شۆڕشە دەبێت زۆر خۆی پێش دەخات، سەرنجی هەموو هەڤاڵانی ڕادەکێشێت. و کاتێک کە لە قوتابخانەش دەبێت ئەوەندە کچێکی لێنەبڕا و زیرەک و چست و چالاک دەبێت، سەرنجی مامۆستاکان و هاوڕێکانیشی ڕادەکێشێت و سەرنجی هەڤاڵانیشی ڕادەکێشێت. و کاتێک کە لەو شۆڕشدا بەشدارە زۆر چست و چالاکە، لە هەموو بوارێکدا خۆی پێش دەخات، زۆر گرنگی بە خۆی و خەباتەکەی دەدات، بە نیشتیمانەکەی. و ئێمە چەند باسی شەهید ڤیان بکەین بێگومان نابڕێتەوە و بۆ ئێمە زیاتر دەبێتە زیرەکی و زیاتر گرنگی بە زیاتر زیرەکی بە ئێمە دەبەخشێت. و هەڤاڵ ڤیان کە لەو شۆڕشەدا بەشدارە هەوڵ بۆ کۆمەڵگە دەدات کە ژن ئازاد بکات، ژن لە ژێردەستی و چەوسانەوە دەربخات و بەشداری لە چەندین کۆنگرە و ڕێپێوانەکاندا دەکات و بەشداری لە چەندین چالاکی گەریلایەتیدا دەکات، بە خۆشحاڵیەوە لە چالاکیەکانیدا سەرکەوتوو دەبێت، چونکە هیوا و ئامانجێکی بەهێزی هەیە، ئیرادەیەکی بەهێزی هەیە. پێشەوەی کە هەر کارێک بکات هەڤاڵ ڤیان ئیرادە و هیوا و ئامانجێکی دەبێت، چونکە سەرۆگاپۆ دەڵێت هیوا گەورەترە لە سەرکەوتن، ئەویش هیوا و ئیرادەیەکی بەهێزی دەبێت و لە هەموو کار و چالاکیەکانیدا بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو دەبێت. لەوە تێدەگات و دەڵێت کە هیچ شتێک مەحاڵ نییە، بۆ چ ئافرەت بێت، چ پیا بێت، چ منداڵ بێت، دەڵێت تەنها ئیرادەیەکی بەهێز و باوەڕبەخۆبوونێکی بەهێزی دەوێت. و کە ئەو وانێک دەبێت لە شۆڕشی پەکەکەدا لە چەندین چالاکی گەریلایەتیدا سەر دەکەوێت، بەشداری لە کۆنگرەکاندا دەکات. دواتر بە مەبەستی ئەوەی کە دەوڵەتی داگیرکار لە دژی سەرۆگاپۆ پیلانگێڕی دەگێڕێت، لە دژی ئەو پیلانگێڕیە خۆی بە پرسیار دەزانێت و دژی دەوڵەتی داگیرکار دەوەستێتەوە و ڕوبەڕووی دەبێتەوە و لە بەرابەر ئەو ڕوبەڕووبوونەوەدا گیانی خۆی فیدا دەکات و دەبێتە مەشغەڵێک بۆ ئازادی کوردستان و شەهید دەبێت و لە دوای خۆی نامەیەک بەجێ دەهێڵێت، دەڵێت سەرۆکم لەو ڕۆژەوەی کە تۆم ناسیوە هەست بە ژیان دەکەم، فێری ئەلفوبێ ئازادیت کردم و فێری سەربەستیت کردم. دەڵێ لە فێرگەکەی تۆدا چەندە زەحمەتیشم کێشا بێت، بۆ ساتێکیش بیرم لە پەشیمانی نەکردوتەوە، لەبەرەوە هەموو کاتێک بە هیوا بووە کە بۆ جارێکیش بێت سەرۆگاپۆ ببینێت، بەڵام بەداخەوە
ئەو ڕێکەوتەی بۆ نەڕەخساوە و سەرۆگاپۆی نەبینیوە، دەڵێ پێم خۆش بکە بتبینم باوشت پێدا بکەم و سوپاست بکەم، لەوە تێگەیاندم کە هیچ شتێک مەحاڵ نییە، ئافرەت دەتوانێت هەموو کارێک بکات، هەموو چونکە هێز و ئیرادەیەکی بەهێزی هەیە، دەری خست کە ژن چەندە بەهێزە، خۆسەرە، لە هەموو کارێکدا دەتوانێت سەرکەوتوو بێت. بێگومان ئەوە هێز و تواناش دەدا بە ئێمە کاتێک کە بمان هەوێت کارێک بکەین دەتوانین شەهید ڤیان بەبیر خۆمان بێنینەوە لە کارەکانماندا سەرکەوتوو بین. شەهید ڤیان سەرباری ئەوەی کە گیانی خۆشی فیدا کردووە بۆ سەرۆگاپۆ، بەڵام دیسان داوای لێبوردن دەکات، دەڵێت سەرۆکم داوای لێبوردن دەکەم، خۆزگە لە گیانم شتێکی بەنرخترم هەبوایە تاوەکو فیدای تۆم بکردایە. بەداخەوە شەهید ڤیان لەو پیلانگێڕیەدا شەهید دەبێت و دژی دەوڵەتان دەوەستێتەوە و لە شەوی 1/2 شوباتی ساڵی 2006 شەهید دەبێت و لە گۆڕستانی گردی سەیوان لە سلێمانی بە خاک دەستپێردرێ و چەند ئێمە باسی بکەین نابڕێتەوە لە تواناکانی. بێگومان شەهید ڤیان بۆتە سمبول بۆ ژنانی خاوەن، یعنی چۆن ژن ئەگەر بندەستکرا بێت چەندین کیسە چیمەنتۆی بەسەرکرا بێت ئەو دەری هێناوەتەوە و هێناوێتە سەرلاق و پشتی ژنانی گرتووە. و ئێمە ئێستاش گوێ لە چەند گورتە ڤیدۆیەک دەگرین، چەند سینەفیزیۆنێک، دواتر کۆتایی بە مەراسیمەکەمان دێنین. مێژوویەک پڕێتی لە داگیرکەر و ستەمکار، لێوان لێوە لە خوێنی بەناها قەژاو، پڕێتی دەڕووی دەمامەکراو، مێژوویەک پڕێتی لە ساتەوەختی دووباری هەڵقشانی کوچەکی دەسەڵاتداری و پیاوسەرار، مێژوویەک کە سەروەریەکە